specific leverage. So, and thanks to that, you're able to connected play, meaning binding physical. بەردەوام ژمارەی هەوادارانی یاری ئەلکترۆنیەکان لە زیادبووندایە و ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو پێشکەوتنانەی لە بواری دروستکردنی یاری ئەلکترۆنیەکاندا هاتووەتە ئارەوە. شێواز یاریەکان سەرنجی یاریزانەکان بە تایبەت منداڵان ڕادەکێشن. An intuitive way, so we break the barriers. یاریەکان وەک جاران نەماوە، پێشکەوتنی مەزنی بەخۆیەوە دیوە. لە ئێستادا یاریەکان بە شێوازێک دروست دەکرێن کە خواستی زۆرینەی یاریزانەکان بە جیاوازی تەمەنیانەوە ڕابکێشێت، هەر لە ڕەنگ و شێوازی کارکتەرەکانەوە تا دەنگەکانی ناو یاریەکە زۆر نزیکن لە ڕاستیەوە. ئەوەش تایبەتمەندیەکی ترە کە لە یاریەکاندا هەیە، هەر بۆیە نوێترین ئامار ئاماژە بەوە دەدات کە لە 12 کوڕان و لە 10 کچان کە تەمەنیان لە نێوان 3 بۆ 6 ساڵانە لە وڵاتی بەریتانیا خواستیان لەسەر بەسەربردنی کاتەکانیان بە یاریە ئەلکترۆنیەکان هەیە. بەهۆی زۆری بەکارهێنەرانی مۆبایلەوە هیچ ئاستەنگێک نەماوە بۆ ئەوەی هەموو کەسێک لە ڕێگەی ئامێری مۆبایلەکەیەوە ئارەزووی هەر یاریەک بکات دەستی بکەوێت. هەر بۆیە ئامێرەکانی مۆبایل بوونەتە دەواازەیەکی مەزن بۆ بڵاوبوونەوەی یاری ئەلکترۆنیەکان.